ئێوارێکی بەهاری پڕ لە شێعرتان باش. ئێوارەی سلێمانی ئەم جارەم جیاوازە، چونکە دیدارێکی ئەدەبیە لەگەڵ پیاوێک کە قەڵەمێکی نووسینی جوان و تایبەت و هەستێکی جیاوازی نووسینی هەیە و کەم لە تێکستەکانی هەیە بە گۆرانی نەمان بیست بێ، یاخود کەم لە گۆرانیە کوردیەکان هەیە تێکستی ئەو کەڵە شاعری تێدا نەبێت و هەروەها ئەزمونێکی تایبەتی لە سەرەتای دەستپێکیەوە تاکو ئێستەی کە کۆ کردوتەوە بە جۆرێک لە دووی هۆنراوەکانی دەگەڕین، جا ئەگەر لیرک بێت یاخود بە شێوازی سربەست نووسیوێتی. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ پێتان ئەڵێم مامۆستا ساڵح بێچار کە لەم دیدارە ئەدەبیەدا لەگەڵمان میوانە کە بەڕێزیان خۆیان خانە خوێن. زۆر خۆشحاڵم کە لە نزیکۆ لەگەڵ ئێوە دادەنیشم بەخێر بن مامۆستا. زۆر سپاس کاک دیاریجان. سپاس بۆ ئێوە مامۆستا. حەزەکەم دەستپێکەکەم ئەوە بێ لێتان پرسم، چۆن دڵنیام لە بینەر و بیسەرەکانیشم هەر ئەویان لە لا پرسیارە بێچار هەر لە سەرەتاوە لەگەڵ کاتی دەستپێکردن بە نووسین وەک نازناوێک و پاشکۆی ناویتان هەبووە یاخود خۆتان هەڵتان بژاردووە یاخود خۆتان هەڵتان نەبژاردووە، بەگشتی حەزم کرد ئەوە دەستپێکم بێ و ئەوە بزانین چۆن دروست بوو و خۆشتان ڕاتان چێ لەگەڵ مانا وردەکاری بێچار. ڕاستی کاکە دیاری سەرەتا دەبێ بەڕاستی سپاسگوزاری خۆم بە جەنابەت بگەێنم بۆ بەڕێستان بۆ ستافی بەرنامە و کەناڵی ئازیزی سلێمانی. من زۆر بە ئەتوانم بڵێم نەک هەرزەکاری بە منداڵی دەسم بە نووسین کرد، ینی ئەوەش تر قەدەرێک بوو نازانم. لە تەمەنێکی کەمەوە کە هەندێک شێعر و دیوان و کتێب مەخوێندەوە ئەوە تێگەیشتم دەبێت خۆم شتمە نووسی بۆ خۆم ماومە دەفتەر و دەنووسەکانم ماوە تۆزە کارپاییمم. ئیتر لەوە تێگەیشتم دەبێت ئەوەی شیعرە نووسێت با بڵێین نازناو یان لەقەبێکیە بێ. هەنێک لەقەبە هات بە خەیاڵمە لەو کاتەیە سێرمە کرد هەیە کە شتمە خوێنەوە بینی ئەیلەوە هەیە. ئیتر لە 1970 بیرمە بێچار کە هاو بە خەیاڵمە هەستم کرد نەمدیوە نەمبیستوە. ئیتر ئەم نووسی لە هەندێک شیعرا و کاتە بەڕاستی شیعری شێوەی غەزەل ینی کە بەداخەوە چاپم نەکردونەوەوانە لە دیوانەکەشە ئەبوو لە کۆتایی یان لە مەسرعی کۆتایی شیعرە عادەتەن ناوی شاعیر بێنیت ئەوم دەکردوە دیارە. ئیتر تا لەوە بەدواوە تەمەنێکی تۆز لەگەڵ کشاوتر ئەزمونێکی زیاتر و هەندی هاوڕە و برادریش شتەکانی نەبینیم پێیان جوان بوو یا فێری ئەوەش ببووم کە بێچارەکە هەروکو ناو بەکار نێنم، ینی بیکەم بە بەشێک لە دیێڕەکە ینی چۆنەڵی تەوزیفی کەم لە دیێڕەکانە. ئەوە بۆ جێی سەرنجی دۆست و برادەر و تەنانەت کارگەیشت بەوەی کە هەندێک لە هاوڕێ ئازیزەکان کە هەندێکیان ئێساژ ماون بە خۆشحاڵیەوە ئیتر زۆر جا بەڕاستی یار لە جێی ناوی خۆم هەر بە بێچار بانگەکرام یانە گەشتێکیان رووسیا بێچار گیانیان هاوڕێ بێچار بۆ نمونە. دوایش لەوە تێگەیشتم کاک مەریوان بەڵێ زۆر کەس ئەڵێ بوو یاڵێ بێچار یا بێچارە، بەس لە ڕاستیدا بە ئەزمموی خوێندنەوەی خۆم تێگەیشتم لەوە کە ئەم دووشەیە ڕاستە نزیکن لە نووسین لە ڕێنووس لە سپێڵینەوە، بەڵام لە مانایە دوورن. چارە بەمانای عیلاجە بەمانای چارە سەرکردنە، بەس چار لە کوردیە مەسەلەن تۆ لە دوای کێشەیەک گرفتێ گەڵی چار چییە؟ یاڵی چاری کرد. ئەگەر بڵم ئەچێتە بەرامبەر وشەی حەلی عەرەبی ینی حەل چییە لە مینە ینی بابەتەکە لەویا چارە سەرکردن نییە، عیلاج نییە بەمانەی وشە وەکشی کارێک. بەڵێ ینی ئیتر ئەگەر هەر بۆ خۆشی لەگەڵ هەنێ برادرتمە ئیتر بێچارە بێتە بێ حەل ینی چۆنەڵی حەلی نییە. ئینشاءڵڵا هەر حلتان نابێت لە ئەوەش حەلی نییە لەو بابەتانی کە
زۆر گرنگن مامۆستا زۆر گرنگە بۆ هەر نەتەوەیەک کە قەڵەم و پێنووسێک و ڕێنووسێکی وهای هەبێ کە جیل لە دوای جیلی بۆ پەروەردەکا بمێنێتەوە ئینشەڵڵا ئێوە شەریکێکن لەوانەی کە لە لاپەڕەکانی مێژووماندا بە زیندوی دەبێنن باس لە تەمەن ناکەین ئەوە لە لای خوای گەورەیە و مامۆستا ساڵانێکی درێژە ڕێستان دەنووسن بەڵام لەو دواییانەدا کپیەک کەمێک یاخود وەکو جاران کە دەگەڕین لە ناو ئەرشیفی بەڕێستا وەک جاران نابینین دەقە ئەدەبیەکان و نووسینەکانتان جا گۆڕانی زەمەن و کاتە شێوازی نووسینی ئێوەشی گۆڕیوە و شێوازی ئەدەبیاتی ئەوەی گۆڕیوە یاخود شتێکی دیکە لە ئارەدا تێبینەیەکی جوانە کاک دیاری دەستخۆش ڕەنگە هیچیان نەبێ و ڕەنگە هەمووشیان من پێکەوە لە هەر کارێک مرۆڤ کە ئەزمونێک پەیدا دەکات ڕەنگە لە سەردەمێکە زۆرتر دەست بەکار بێت یان لەبەر قاڵ نەبوونی هەر وێنە کێشی بینتە بەر چاو ڕەنگە ئامادەبێ هەموو ڕۆژێ وێنەیە بکێشێ بەڵام وەختێک لە گرنگی وێنە تێدەگات لە پەیامی وێنە تێدەگات بەڕاستی ڕەنگە نەک هەموو ڕۆژێک نەتوانێت هەموو مانگێکی ژوێنێ پێشێ چکم بۆ دەیەوێت جیاواز بێ دەیەوێت ئەگەر لە 6 مانگ تەنانەت لە ساڵە کاوێنەیەک پێشە یان شعرێ بنووسێ ئەم شعرە جیاواز بێ لەوانی تر یان لەوانەی دەوروبەری یان تێپەڕاندنێکی تیابێ ئەوە بۆ خۆی بەڕاستی دوای ئەزمونونەکان بۆ هەموو کارەکان هەروایە خاڵێکی تر دوجار نووسەر شاعیر هونەرمەند دوجارەوانیش هەر کەسێکی ئاسایین بەڕاستی بارودۆخ هەلومەرجی ئابووری ڕامیاری کۆمەڵایەتی کەشوهەوا هەموو بۆکۆ کەسێشکە لەسەروانش کاریگەریەیە بەڕاستی ئەمانە ئەو پەرچەکردارەی ئەو فیدباکەی لە خەڵکە وەری دەگریتەوە تۆ کاتی خەڵک بە هەر سەبەبێک بێتاقەتە بە دڵنیاییەوە ئەو شاعیرە ئەو مۆزیکارە ئەو گۆرانی بێژە ناتوانێت نەگەی ناتوانێت مەیل و خەیاڵ و ڕۆحی ئەوەندەی نیگەرانە بەوە ناتوانێت یعنی مەزاجی ڕێی نادا خەریکی کارێک بێ گۆک پێشتر کە گەنجێک بۆ ڕەنگە باکی بە زۆر شت نەبوو بێ بەڵام وەختی ئەو لە شتەکان تێدەگات خەمەکان گەورەترە بن دوا خاڵیان تایبەت بەخۆم بێڵێم لە دوای دیوانەکە ئەوەی کە دەینووسم وەک پێشتر بەڕاستی ئەگەر هەر بە وشەی وێران بڵێم ناوێری لە سۆشال میدیاوانە بڵاوی بکەیتەوە لانیکە مەگەر خودی نووسینەکە شعرەکەش نەبن بیرۆکەی شعرەکەت دەبن ینی ئەگەر هات و ینی جیلوەیەکی تازە هەبێ لەو شعرەیە شتێکی تازە هەبێ دەیبەن بە ناشیرینی دووارەیەکەنەوە بەڵام زۆر کەسێ هێشتاوی تۆی نەدیوەی دیوە ئەو جیلوەیە بەڵێ پێی وایە ئەو یەکەم کەس ئەو شتێکی بەڵێ من چی دەکەم لەو حاڵەتانە کاکە دیاری بۆ نمونە کورتەیەک دیێڕێک دوو دێر لە شعری لەو شعرە تازە دادەنێم دەنووسم بەشێک لە شعری فلان بۆ نمونە ڕێکەوتووەی تر ئاوازدانەر هونەرمەند کەوەی دیوە داوای کردو مامەساتوانم بۆ شعرم بۆ بنێری یا بیبینم یا بۆم خوێنیتەوە بۆ جۆرە ئەتوانن نخبەش ڕاکێشن ئەو ئێوە هەدەفتان ینی شتی تازە شەروایە چۆن کەناڵی جنابتان بەرنامەیەک درامایەکی تازە بکەن ڕەنگە هەندێک گرتەی جوان بۆ تەشویق بۆ سەرنجڕاکێشان بەشێکی پیشان دەدەیت بەڵێ هەتاگەیتە کاتی خۆی بۆ تاوەی کە چاپی دەکەمیان دەکرێ بە گۆرانی ئەیتر ئەوەش بەڕاستی بۆ خۆی ئەمڕۆ گرفتێکە من تەنانەت جار هەبووە بەداخەوە کەواڵم شعر هەیە وەکو ناسنامەکەم خەڵگە زانێهی منە خەڵکێک بەناوی خۆیەوە لە گۆڤارە وڵاوی کردوێتەوە کە یعنی منش بڵێم هی من نییە خەڵگەڵە ناکاکە هی توێە یعنی ئەوەندە شعرەکە ناسراوە بەس ئەوەش زۆر جارەکەوێتە سەر بەداخەوە ستافیە و
شوێنانەکە بای ئەوە هۆشیار نین بزانم شعری هیچ ئەو بڵم هەڵەکە لە ناهۆشیاری و لە بێ ئاگایی هەندێک جار مامۆستا لە سەرەتای لە بەشی یەکەمی وەڵامەکە تا خۆت نزیکت کردمەوە لە پرسیارێکی ترم کە ئەویست خزمەت لەمنەوە ئەویست بپرسم پرسیاری پەیامی شاری لە بەڕێستام بکەم تا چەند لە ناو شاردا گرنگە پەیامی شاری هەبێەوە بۆ بەڕێستان تایبەتتر من ئەوەم بینی کە ئێوە دەستان بردووە بۆ هەندێک لە بابەتەکان لە دیوانە شارەکە دەیبینین لە ئەرشیفتانە بینیمانە بە هەندێک لە بابەتتان وروژاندووە کە ڕەنگە کەسێک خودی خاوەنی ئازارەکە بێ هێندەی ئێوە باسی سەر نەکرد بێ نمونەی دەقێکیشتان دێنەوە بۆ پرسیارەکەم کە بابەتێک دەقێکتان هەیە باس لە ئەو خانمانە دەکەن ئەو کچانەی کە ڕەنگە تا تەمەنێکی دیاری کرا و یاخود هەر ژیانی هاوژینیان پێک نەیە نابێ هەتا تەواوی تەمەنیان بەداخۆ لە نێو کۆمەڵگەی ئێمەیە چەمکی قەیرەیان بەسرە سەرکەندراوە یاخود هەندێک شتی دیکان لەسەر دەوترێت بەڕێسان دەقێکا زۆر تایبەت و جوان گزارشتان لەوە کردووە جا بۆیە تا چەند لە لاتان گرنگە ئێوە پەیامتان هەبێت لە نێو شعرەکانتان بۆ ئەو بابەتە جیاواز و خۆی دەست خۆشکاک بەنوێنجان بە جۆرێک لە جۆرەکان کە هیوادارم کەسانێک بە حەڵەت هێم نەگەنیان بە حەڵەت تەفسیری نەکەن دوجاریش شاعیریش بە جۆرێک لە جۆرەکان پەیامبەرە ینی پەیامبەر بەمانە ئاینە با بڵین پیرۆزەکە ناڵێم کە خەڵکانێک وتم خراپ تەفسیری نەکەن شعر ئەگەر پەیامی لە پشتەوە نەبوو شعر ئەگەر من بۆ خۆم بیرمە سەرەتای کە فەیسبوک هات پێم وایە 2009 ئەکاونتم داناوە 2010 پەیجم دانا یەک لە ئەو خانانەی دەبوو پڕیکەیتەوە بۆ نمونە ناونیشانی پەیج بووە بۆ ینی تعریفێک با بڵێن پێناسەیەک من بیرمە نووسیم شعر چاوی سێهەمی من باشە قوربان بۆ مانایی کە دەکرێت زۆر شت هەیە زۆر حاڵەت هەیە هەر کەسێکی ئاسایی ڕەنگە بە دوو چاوەکە نەیبینێ بەڵام بە چاوی شعر کە بەشێکە لە چاوی ڕۆح و ئیحساس و ئینسان بوونی تۆ دەیبینیت بەڵە شعری گۆرانێکی قەیرە یەکێک لەو شعرانە کە بەڕاستی لە هەندێک خانم و هاوڕێ و ئەوازیزانی کە یەکترمان ناسیوە یان توانیویانە ئەحساسی خۆیان پێم بڵێن زۆر کاریگەر بۆ لایەن ئەگەرچی بیرمە هەر لە سەردەمی نووسینێ و شعرا سەردەمی یاهوو بوو ینی ئیمێڵ و بەڵێ من تەنانەت بەڕاستی ئیمێڵێکی زۆر خراپ و هەڕەش ئامێزیشم بۆ هات دیار بووم بڵین کەسەکە دەردێڵە نەناسراوە نەبوو کە گوایە من ئەوی چۆنەڵی جۆرێک ڕیکلام بۆ شتی خراپ بکەم ینی لەو شعرەیە ئەوەندەی کە ڕووکەشی شعرەکەی دیبوو وشەکانی دیبوو پشتی وشەکان ناوەخری وشەکان خەمە گەورەکەی ژێر وشەکانی نەدیبوو زۆر ڕووکارانە زۆر هەرزەکارانە دیارە لە شعرەکە گەیشت بوو ئەوەش ڕەنگە زیاتر دڵخۆشی کردم کە شعرێ بگاتەوەی تۆ کەسێک ڕێبەخۆی بە هەڕەشەر لە تۆ بکایان ئەو بکە کەواتە شعرەکە کاریگەرە زۆر بە تایبەتی کاریگەری هەبوو لە سەری و وەکو بەڕێز شاڵن بۆ شعر و بە تایبەت بۆ نووسینەکان هەمیشە دەڵێن کاتێک کتێبێک دەخوێنیتەوە یەک جار پێویست بە بیرکردنەوە بێ بەڵام ئەگە کتێبێکی شعری بخوێنیتەوە پێویست بە 2 جار یا 3 جار بیرکردنەوە وەک بەڕێز خۆشامەژە ژێر وشەکان واتایەکی تر هەیە من هەمیشە یەک بۆ نمونە بڕوا بفەرموو لە هەشتاکانەوە خەڵکانێک یان شوێنانێک گەڵێن ئیتر شعر باوی نەما شعر سەردەمی بەسەر و زۆر بە ئێساشەوە وترێ بەڵام هەمیشە ئەو وتەی شاعیر و هونەرمەند و شانۆکاری گەورەی فەڕەنسی ژان کۆکتۆ کە دەڵێ شعر پێویستیە کە ئاخ دەمزانی بۆ یان خۆزگە دەمزانی بۆ یعنی ئەمە بەڕاستی ئەگەر هیچ تعریفی شعر زۆرە پێناسی شعر زۆرە بەستە ناوی ژان کۆکتۆ بە بڕای من بۆ هەتا دنیایە بەسە بۆ شعر زۆر گرنگە تۆ شتێک
بزانی پێویستە بۆ ژیانێ بەڵام نەشزانی بۆ ڕاستە بزانی پێویستیە ینی ڕاستە بۆیە شعر طبعا ئەگەر شعر بێ لە دوو کەوانێ ئەگەر شعر بێ ینی ئەمڕۆ بێگومان نەک شعر ئەو لە دنیای سوسیال میدیا و لە دنیای مەجازی ئەو شتە زۆر زۆرەکە هەموو کەسێک هەموو شتێکە هەموو کەسێک هونەرمەندە هەموو کەس سیاسەتوانە هەموو کەس وەرزشکارە هەموو کەس بەڵام جیاکردنەوەی بەڕاستی ئەسیلەکان ئۆرجیناڵەکان ئەویش بۆ خەڵکی بە سەریقە ئاسانە بەڕاستی ڕاستە مامۆستا بۆی ئەگەر ئەو پارچە هۆنراو یاخود دەقی ئەو شارەت لە بەردەست وایە حەزمە کرد گوێبیستی بەشێکی ئێوە ئامادە وەڵا گەری هەر هەموویە خوێنینەوە گۆرانیەکی قەیرە ئەفسوس بۆ ئەو پاکیزانەی تەمەنیان گوزەشت و عیسایەکیش چاوەڕوانی نەکردن ئەفسوس بۆ ئەو پاکیزانەی تەمەنیان گوزەشت و عیسایەکیش چاوەڕوانی نەکردن جەخار بۆ ئەو لێوانەی پەپولەی تەنها ماچێ لێونوێژی نەشکاندن و پێناسەیەکیشیان نییە بۆ بژی حەیف بۆ ئەو مەمکە تورتانەی شل بوون و دەنوو کێشیان لە سنجێکی تووکن نەدا مەخابن بۆ ئەو پەنجانەی تەنها جارێک بە پێنووسێکی پەمەیی نامەیەکیان بۆ عیشق نەنووسی وەی لێ بۆ ئەو چاوانەی کاڵ بوونەوە و یەک جاریش مەسجێکی عیشقیان نەخوێندەوە هەر جارێکیش وڵامی داگرتنی چاوی هەرزەکارێکیان نەدایەوە ئاخ بۆ ئەو برۆیانەی لە جەنگی موکێ شاکول بوون و مانای هەڵتەکانیان نەزانی داخ بۆ یاقوتی ئەو نینۆکانەی قرتان و کەروێشکەیان بە قژی پیاوێک نەخست هاوار بۆ ئەو ڕوومەتانەی بوونە تاقیگەی ماکیاژ و هەر فرمێسکیش دەیشۆردنەوە وای بۆ ئەو ستیانانەی کۆن بوون و دەستێکی تر نەئیترازاندن ئۆف بۆ بلووری ئەو جەستانەی پیری داگیری کردن و دوو چاوی نێر تێر لێیان ڕانەما درێخ بۆ ئەو گوێیانەی گران بوون و سحری دایەیان نەبیست چان و خاڵەکان ڕێنیێستان خۆش و هەمیشە هیوایە بۆ دەخوازین کە لە هەموو بابەتە گرنگەکانی کۆمەڵایەتیە دەست پێشخەر بن و هیوای سەرکەوتنە بۆ دەخوازم مامۆستا ساڵح قسەیەکی زۆر هەیە لەسەرەوەی کە بازاری ئەدەبی قەرەواڵغ بووە و وەک چۆن لە ئێستادا هەندێک لە هونەرمەندەکانیش گلەییان هەیە لە هونەرمەندە نوێیەکان دەڵێن تێکەڵێکی زۆر دروست بووە هەندێک جار لایەن نەتەوەیی مۆرکە نیشتیمانیەکان یاخود ڕەهەندەکان بەگشتی تێکەڵێک دروست بۆ نایناسیتەوە هەندێکی پاساوی خۆی هەیە دەڵێ مۆدرنە و دەگەڕێن هەندێکیش دەڵێ پێویستە نەتەوە مۆرکی خۆی هەبێت جا هەمان ئەم قسەیە بۆ بازاری ئەدەبی حەزەکەم ڕاو بۆ چوونی بەڕێسام زانم نەک بۆ هەڵسەنگاندن و پێوەردانان بەڵام وەکو ڕای خۆتان ئایا بازار ئەدەبیش ئەو قەرەباڵغێ زۆرەی پێوەیە یاخود هێشتا لەگەڵ ئەوەشن ئەگەر وایە لەگەڵ ئەوەن کە ئێمە خوێنەرمان دەکرێت کۆمەڵە خوێنەرێکی پشتی پێ بەسرێ خۆی دەتوانێت پاکتاوی کات وەکو پێشتر باس کرد ئەسڵەکە جیا کاتەوە لەویکە بێگومان کاک دیاری سەردەمەکە نەهەر لە کوردستان ئەمە وێنەکە گەورەتر ببینین
ئەم قسەی بە تەواوی دنیا و بە تەواوی بوارەکان ڕاستە هەر بۆیەش ئەرکی هەر کارێک لەو کارانە قورستر بووە ینی ئەگە تۆ بتەوێت دوجار شعریش ئەتوانم بڵم بە جۆرێک لە جۆرەکان پیشەیە ینی حرفەیە ینی ئەکرێت کەسێک تر وەک چۆنەڵێ پرۆفشناڵە لە ئیشەکەی خۆی شعریش تۆ سەنعەتە ینی ئەو کەرەستانەی کە بەکاریان دێنی تۆ زمانە خەیاڵە دیدە بۆ چوونە ینی بۆیە مۆرگ گرنگە کاک سەرباری هەموو ئەو هەلومەرجەی کە هەیە سەرباری هەموو ئەو پاساوانەی جەنابەت باسیەکەی بەڵام گرنگە کە تۆ گوێت لە گۆرانیەک دەبێت کە شعرێک دەخوێنیتەوە کە تابلۆی هونەرمەندێک دەبینی ینی هەر بە فیگەرەکان بە جۆری تێکەڵی ڕەنگەکان بە باگراوند بەچی تۆ هەسکەم ئەمە تابلۆی هونەرمەندێکی کووردە یان ئەگەری کوردیش نەبێ بۆ نمونە گزارش لە کۆژان و ڕابردووی کوردەکە دوجار ئینسانەکان هەموو ئینسانن مانی بەڵام مۆرگ زۆ گرنگە کە هەر بەرهەمێک گەرکارێکی ئەدەبی هونەری مۆرچی خۆی لەدەستدا بەڕاستی بەر لە هەر شتێک خەسڵەتی داهێنان لەدەستدا ینی ئێتەوە تۆ شعرە سینیەک نووسی بێتی یان چوزانم ئەوروپیەک بەنگلادێشیەک ئەفریقیەک نەخێر وەک ئینسان ئێمە دەست بە سنگواگرین خۆشە هەمانە و شعرە ئەو چیرۆکە و ڕۆمانە هەر ئینسانێک لە هەر گۆشەیەکی ئەم زەوینە چێژی لێ ببینێت بیخوێنێتەوە بەڵام لە شوێنێکە ئەو خوێنەرە ڕابگیرێت ینی بزانێ ئەمە قەڵەمی ئەم نووسەرە قەڵەمی ئەم شاعیرە پەیامی نەتەوەیەکە لەو پشتیوانە ئێستا زیرەکی دەستکردی شوان بۆاتە پێش کارەساتێکی گەورەیە کارەساتێکی گەورەیە ئەگەر زۆر زیاتر وریابێت بەڵێ ئەو خۆی بەکارنێت بێگومان هەموو شتێک دووسەرە کاک دیاریجان هەموو ینی تۆ حرمەتمێ لە بەرنامەیە حەزم بەو شانەژنێ بەس هەر لە چەقۆیەکەوە باس شتیکە ناکەین دەکرێت تۆ خۆتی پێ بپارێزی دەکرێت خۆتی پێ لە ناوبەری ینی لەبەرەوە زیرەکی دەستکردوەمانەش ئەگەر بە لۆژیک و بە ینی زیرەکی بەکاربێ بۆچی نایانی زۆر باشە بەس بەداخەوە لای ئێمە هەر بۆ نمونە ئەوەندەی ڕووداوی ئۆتۆمبیل لە وڵاتێکی بچی و ئێمە هێڕەنگە لە زۆر وڵاتی گەوریان نەبێت لەبەرێوەکو خۆی بەکارنایە بەڕاستی و زۆر سوپاسی مامۆسای وەڕێز دەکەم ساڵح بەچار قەڵەمێکی ڕێزم چێژبینین لە وەرگرتنی وەڵامی پرسیارەکان لەگەڵ مامۆسای وەڕێز ساڵح بەچار تەواو نابێ و بۆیە پرۆگرامەکەمان ئەوەندەی کە بینیتان دەکەینە بەشی یەکەمی پرۆگرامەکەمان لەگەڵ بەڕێزیان و هەگبەی هونەریان لێرە ماڵاوایتان لێ دەکەم بەڵام لە بەشی دووهەم دێمۆلاتان کۆمەڵە پرسیاری دیکەی تایبەت و ئەم جارە جیاواز لە پرسیارە جددیەکان و بابەتە ئەدەبیەکان هەندێک پرسیاری دیکەی سەرنجڕاکێشیشم دەبێت لە هونەرمەند و نووسەری بەڕێزمان لە بەشی دووهەم کە دێمۆلاتان هەر شاد و بەختەوەربن.